گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. بەرنامەیەمان تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان بڕگەکانی کەمێک لەم وەرزەیە جیاوازی تێدایە گۆڕانکاری بەسەردا هاتووە. چەند پرسیارێکی خێرایە لە ساراخان یەکەم سەرەتا. بێگومان مامۆستا دڵشاد حکوممانەکە لەلایەوە لەبەرەوەی زۆرێک لەو پرسیارانەی لە بەڕێستان یەکەم بزانم تا چەند شارەزاییت هەیە لە کار و چالاکیەکانی مامۆستا دڵشاد. فردەوسی تەمتومان لە نووسینی مامۆستا دڵشادە کێ دەرهێنانی بۆ کردووە؟ مامۆستا دڵشاد تکە زانیاری لای بەڕێستانە دوایی. ئەوە ڕاست و هەڵە لای مامۆستا دڵشادە هەرچەنە لای منە باش. مەملەکەتی ئەفیون لە نووسینی مامۆستا دڵشادە کێ دەرهێنانی بۆ کردووە؟ لە جارێ زیاتر کراوایە مامۆستا دڵشاد؟ باش ئاخر دوو جار دەرهێنانی بۆ کراوە من وامزانی هەردووکی ئاگدا یعنی هەردووکیمان پێڵێ. بەڵێ وەختی خۆی وەزام کاکومێت وایە دەرهێنانی بۆ کردووە دواتر مامۆستا گۆرانی وایە ئەتوانین بڵێ مامۆستا دڵشاد ئەمەیان دوو جارە پەخش کراوە بڵێن نمایش کرا جارێک لە کوردستانی باشوور لە مامۆستا ئومێد شێحسێن دەرهێنانی بۆ کردووە ئەوی تریان لە ڕۆژهەڵات وەنا زۆر چاکە سپاس بۆ ڕوونکردنەوەکەت. گوڵەکانی منفا دەرهێنانی ئەمیش لەلایەن دوو کەسۆ دەرهێنانی بۆ کراوە کێ کردوێتی؟ گوڵەکانی منفا وەزام مامۆستا گەزیزە و مامۆستا تا باشە. سەفەری سارا غەریبەکان کێ دەرهێنانی بۆ کردووە؟ تەواوە. تێزی دکتۆراگەی مامۆستا دڵشاد لەسەر چییە ساراخان؟ ئێ باش ئێوە هیچمان نەوتووە. جینۆسایدی کورد لەسەر کاریگەری جینۆساید کورد لە سینەمایە بەتەواتی نالە مامۆستا دڵشاد تەواوە زۆر دڵنیانێکە بابەتەکە ئەوەیە بەڵام ناوەکە سینەمەتایزینگ جینۆسایدە بە دۆزینەوەی فۆرمێکی سینەماییە بۆ کارەساتی جینۆسایدی کوردی ساڵی 1980. ویستم زۆر بە ئینگلیزی بێن لە هەڵاستیا بووی نەڵێن هەی ناکەن دەستە خۆش بێەوە شەر باش. چامەی عەشق یەکێکە لە کارە جوانەکانی مامۆستا دڵشاد چۆن پێشکەش کرا؟ چامەی عەشق وابزانم کۆڕاڵ بوو. ئۆکەی. بیرم نایە ساڵێکی بەڵێ کۆڕاڵی پەیمانگەی هونەرەجانەکان بوو لە نووسینی مامۆستا دڵشاد بوو ئاوازی مامۆستا ئەنوەر بوو من زۆرێک لە سۆڵەکانی متوەتەوە ئەتوانی ئەوە تۆ کۆڕاڵەکە و بیر نەمینویستم چەندی ڕێکی ئەسمەر و مامەڕت پێ بڵێم. نامەی عەشقێ لەبەر تریفەی مانگەش و خوێنرایە
to be or not to be ئەم دەقی نووسینە هی کێیە؟ هاملت ئێستێ کێ خاوەن ئاسلەکەیەتی بڵێن وتێتی نووسەرەکەی؟ دەست خۆش. مۆنالیزا شاکاری کێیە؟ کێشاوێتی؟ مامۆستا دڵشاد هەموو تەواو نمرەکانی هەمووی تەواو هێنا؟ بەڵام بە دوودڵیەوە هەر قسەکانیە کرد. مامۆستا دڵشاد کێ نووسەری پیسکەی تەڕپیرە؟ پیسکەی تەڕپیر با بڵێم نووسەرەکەی کورد نییە لەڕاستیان لە بەخیری مۆلێرەوە گیراوە بەڵام لە ڕۆژگاری خۆیان کورداندنێکی بۆ کرا. ئەی تەمەنی پڕ ئەسرینم کێ ئاواز هونراوەکەی بۆ دانا؟ شعری هاوڕێ عەزیزم شاعری دیری ئەحمەد محەممەدە و ئاوازیشی کاک زانای مامۆژان. هەر بژێت تەواو. حیوارێکی ئەسمەر و مامەڕم بۆ ناڵێ مامۆستا دڵشاد وەکو ساراخان نەیزانی سۆڵۆکی تۆم لە یادە کە حەبیبم نووری چاوان زانت سەختە و گەلێک گرانە دەمانە تەواو زانە مامەڕەی حەبیبێ نووری چاوانم عەزیزێ 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 زانت سەختە و گەلێ گرانە دەرمانی سەرڕاموسان زانت سەختە و گەلێ گرانە دەرمانی سەرڕاموسان مامەڕەی حەبیبێ نووری چاوانم عەزیزێ. شەوەی کە تۆ زۆر بەتوانی یادایەکی زۆر پرسۆزت دەکرد لەو قەت ئەو سۆڵای بێ ناچێتەوە پاسیاکات. وڵی ئێستا منیش بیرم کەوتەوە تو مەزەمزانی زۆر سپاس. خۆی هەر بەڕاستی بە تایبەت ئەو سۆڵە خۆ من لە سۆڵۆ زیاترێ سۆڵۆیەک زیاترم هەبوو بەڵام ئەو سۆڵۆیە بەڕاستی ئەمە بە چۆنەڵی بە باسکردنی خۆم ناڵێم کە ئەو کاتێ ئێمە کە لەسەر تەختەی شانۆیە ئەم شتانەمان بە حەی بڵێن بە زیندوو پێشکەشە کرد بە جدی بینەری گوێگر گوێی لێگەسی بە تایبەت لەو سۆڵۆیە بەڕاستی هەستمە کرد خەڵک قاعەکە هەمووی کشوماتە ڕێک لەبەرەوەی لەویە ئەگەر کەسێک گوێ لە داستانەکەی ئەسمەر و مامەڕی گرتی بە بەڕاستی کەمێک لە کۆتایەکە خەماویە فعلا لەویا جوانترین سۆڵۆ بوو بەلای منیشەوە زۆر سپاس مامۆستایان کە ئەویانە بوو. مامۆستانوەر بەڕاستی یعنی توانایەکی سەیری هەبوو لە ئاوازدانان بە کۆڕاڵە ئەو پیاوە خەمخۆرێکی زۆر تایبەتیشکردنەکان قەت بیرم ناچێتەوە تەجروبەی خۆش سێ تەجروبە ئەزموونی خۆشمە بۆ مامۆستانوەر و هیچێک لە جوانترین بەرهەمەکانی بەڕاستیە و چانە عاشق. ئەزای مامۆستا لەو سەردەمەی ئێمە نەک هەر مامۆستا ئەنوەر بەڕێزیان لەگەڵ مامۆستا سەلاحە لەگەڵ مامۆستا غەمگینە بەجددی ئەو ساڵانە ئێمە هەموو ساڵێک کۆڕاڵی 45 دقەیمان پێشکەشە کرد. گوێگریشمان هەبوو گوێی لێگرتین یعنی هیوادارین ئەو سەردەمە بگەڕێتەوە خەڵک ئەو ئارامی هەبێ گوێ لە گۆرانێکی وە دوور و درێژ بگرێت. بەڕاستی جۆرێک لە شکۆمەندیان بۆ پەیمانگەرنە دەتوانەکان بەشی میوزیک دروستکە مامۆستا سەلاح و زۆر ڕاستە مامۆستا غەمگین بوو مامۆستا هاوکار بوو زۆرێک لە مامۆستا بەڕێزانە بوو مامۆستا عەلی بوون مامۆستا بەختیار بوون سەردەمی ئێمە بەڵێ وایە زۆر ڕاستە پڕ بوو لە مامۆستای باش پڕ بوو لە خەڵکی هونەرمەندی زۆر گەورە و بەتوانە مامۆستا محەممەدی شمشاڵ باوڵێ پشتشی کردو بەشێکی پاششت لەوەیە هەبوو ئەوە ساڵی یەکەمم بوو بە تەنها شمشاڵێک و دەفێکەوە کۆڕاڵێکمان پێشکەش کرد لە هۆڵی زانکۆ بوو بڵێ جوانترین بەرهەم دەرکی لە بەرهەمە زۆر جوانەکان وڵاتی گۆران. ئەمە لەکوێیە وتراوە؟
ئیتر قەوما و کەس ناتوانێم کارە ساتە ڕابگرێ. ئیتر قەوما و کەس ناتوانێن کارە ساتە ڕابگرێ. لە ڕاستیەوە دیالۆگێکی ژان پۆڵ مارایە لە شانۆی ماراسادی تەدڤایسە، بەڵام لە نووسینێکا بەکاربهێنایەوە لە دواییانە بۆ گزارشکردن لە ئەو کارە ساتی کە کوردستانی تێکەوتو بوو و پێکەوە من و تۆ لە بەرهەمێکی هاوبەشە پێشکەشمان کرد کە بەرهەمێکی بەرهەمی زەنگ ینی لە کۆتایەکە ئەم دیالۆگی منشی تیادانراوەتەوە بەس لە برنجینە ئەو دێڕە دێڕێکی شانۆی ماراسادی تەدڤایس. مامۆستای چەند کارێکی ویلیام شکسپیر من ئەڵێم گەر ئەرێک نەبێت ئەگەر بتوانیت یەکێک لە دەقێکی ناودارترین دەقی یاخود ناودارترین ڕستەی لە چیرۆکەکەیە ئەگەر بیتە پێمانی بڵێن. ڕۆمیۆ جولیێت ڕاستیە دیالۆگی ڕۆمیۆ جولیێت لە بەرنمەیە زۆرێکی دیار وازەحە بەڵام دیالۆگێکی نەبەر هیچێک لەو دەقانەی کە من حەزم لێ شکسپیر حەزت لێی نییە. باشە ئادەی فەرمو باش. يعني بقرا مشكلتي من دراسة بعربي بوا يعني لا خوێندنی سەرەتایی مۆترەتا چوومە لە بەخا حیوارانە زۆربەی بەعربی ئەیزانم. حیوارێکی جولیێت هەیە کە بە ڕۆمیۆ ئەڵێ ئەحدەر یا ڕۆمیۆ بالضبط سيغاكي بس قاتل لسر أرز يعني ما بس هو قاتل لسر أرز نانتشت يعني أول يا بون منا أدفايسي شيء يعني خوي لا راستيا إما كاتا كما هي ما نكرت من تحليلي أو شانوكري ما نكرت بس يحب خوشويستي أفلاطونية كالني وان روميو جولييتا خوشويستي كي أفلاطوني باغبو ما بس يويا كبا بس أرز بميني كمان مەچۆرە دنیای خەیاڵ مەچۆرە دنیای خەیاڵ و حبێکی ئەفلاطونی. بازرگانی ڤینیسیا بازرگانی ڤینیسیا دیالۆگێک یاخود یەکێک لە جوانترین هەڵوێستەکانی کە لەو نمایشایە ئامادەبوونی خۆشیایە کە لە ئەو دیمەنەیە وەکو پارێزەرێک دەرەکەوێت و شایلۆکەڵێڵێ بۆ تێ و پارچە گۆشتە بەبڕی بەڵام بەم مەرجان بەرجەکان دەستنیشانەکە. جوانە. باشە یەکێک لە کارەکانی تر هاملێت. Hamlet to be or not to be, that's a question. ئەوەی خۆمە بەکارهێناوە مەستا. هاملێت ئەو دیالۆگی زۆر مەشهورە کە قسەکردنە لەسەر کەیبوونا بەڕاستی قسەکردنە لەسەر بوونی ئینسان دەستنیشانکردنی هەڵوێستی خۆی بەژیان بۆیە دیالۆگی زۆر بەنەوە. باشە. هیچی ماکبێتت بیرە؟ بەڵێ وی لە بەردەم مای بینم خەنجەرە یان وامی خەنجەرێکە و بەرەو شوێنان بە کاتێک تاوانەکەی. ئەتوانی چەند فیلمێکی من ئەتوانم بڵێم 10 فیلم بەڵام ئەترسم زوڵمت لێ بکەم مامۆستایان 10 فیلمی کوردیمان بۆ بژمێری ناوەکانیان بڵێن. فیلمی کوردی بڵێ لە یڵماز گۆنایەوە دەست پێ بکەین ئەتوانین بڵێن مێگەل، یۆڵ یڵماز گۆنای، دیواری یڵماز گۆنای، بەرهەمەکانی بەهمەنی کوبادی، ساتێ بۆ مستی ئەسپەکان، گۆرانەکانی وڵاتی دایکم، نیوەمان و ئاڵای پێ وڵات ئەمانەی بەهمەنی کوبادین پێشکە لەو لە کوردستان باشوور کۆمەڵێک خەڵکی تەریشیان کردووە. فیلمەکانی حەسەن عەلی بۆ نمونە گەڕەکی داهۆڵەکان شێکی جوانی حەسەن عەلیە، شەوکەت ئەمین شوێنێک بۆ یاری کردوێکی کەلیشە جوانەکانی و پێشگە لەوان لەم کۆتاییانە هەندێک فیلمی تر لە کوڕەکانی باشوور دروستیان کردووە. لەوانە هونەر سەلیم ئەم سفرنەوەی کە کاک بەختیار کردوێتی هونەر سەلیمی ژمارەی زۆر فیلمی هەیە وەکو فۆتکان لەمون کردووە، کیلۆمەتر زیرۆی کردووە و کازم ئۆز فیلمی زەڕی کردووە، باهۆزی کردووە، شەهرامی عەلیدی سرتە لەگەڵ بای دروست کردووە و زۆرن بەڕاستی فیلمهاکی تەهای کەریمی کوێستانی قەندیلی دروست کردووە. ئەمانێک من باسێکم فیلمی درێژمە کە بینە سەر فیلمی کورد بە سەدانمانێ 1100 دروست کردووە تەهای کەریمی بەکرێکی
سپی دروست کردوەوە هایکەری و زۆر بەڕاستی فیلمێکی زۆر زۆرمان هەیە بەڵام ترەوەیە ئەوەی کە من باسم کردم بەتەنیا فیلمە درێژەکان من بێگومان پرسیارەکەی منت لێکە من ویستم بڵێم سەرەتاوە دوو پرسیارم دانابوو فیلمە کوردیەکان بژمێرە ئەنجە دوایی دەرهێنەرە سینەمایەکان بژمێرە بەڵام بەڕێستان هەردووکی دا لەیەکەوە مشکلە نیە زۆر سپاس عادەتەن فیلمەکە بە ناوی ناوی دەرهێنەرەکە ژێتانی کلاسیفیکیشنەکە بێ وا بێت چکە دنیاشە هەروایە ناوی فیلم دەرهێنەرەکە و ساڵەکەشی پێکەوە هێوارێکت پێڵە مێکێکە لە دەقیشانەوەیەکانی بەڕێستان بزانم تا چەند بیستە کێ و توێتی عاشقە غەریبەکان ناوی دوولبەرەکانیان لەسەر بەردی دڵیان ئەنووسن ئەم حیوارە هیچ شانۆگەریەکە و بەڕێستان نووسیتانەتە و کێ و توێتی پێم وا بێ لە مەملەکەتی نایە و پێشڕۆ حسێن نە بە ئەو شنێکی ترێ بەمێ بۆی بگەڕێنەوە بیرم ناکەوێتەوە ڕاستیە هیچ منیش ناتوانم پێ بڵێمەوە ئەو سیرەیە زۆر یانی هینە کاروانی عوسمان چێوار وتێتی کاروان وتبێتی کەواتە لە سڵاوی باشتی بناوە پێشتی کە بەڵێ تەواوە بەڵێ سەفەری سارا غەریبەکانی بۆ کێ وتەوە مامۆستا بۆ کێ نووسیوە ڕاستیە دەقەکە ناوەکەی پەیوەندی بەش بەخۆی دەقەکەوە نییە ناوەکە لە ڕۆژگارێکە بکەم نەمیز ناوی سارا لە هەموو شتێکە لە ڕۆژگارێکە یعنی ڕۆژانەیە کە خەریکیەوە نووسین بووم یعنی لە هەمیز ناوی لە هەموو شتێکە هەبێت تەنانەت قەت بیرم ناچێتەوە تافکە خان تافکە محەممەدی پێژەر لێرە و ڕێز و سڵاوم هەیە بۆی ئەو کاتایی کە سەرخاڵی پێشکەشکردنی بەرنامەی گۆڤاری ڕۆشنبیری بوو لە تەلەڤیزیۆنی خاک من بەرنامەکەم ئامادەکەم و پێشەکانی کە نووسی تاقانەکەی سارایەتی هەرتیایان هەم پێشێکیەکیم بۆ نووسی دایمەنە بوو شتێکی وهایتیابێ بۆیە لە ڕاستیە ئەو دقە ناوی ساراکی کەتی کەوتۆ لە بەر ناوی ئەم سارایەتی کەوتۆ جینا تۆزێک دوورە ناوەکە لە خودی دقەکە خۆی گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو دکتۆریان من دەقێکم خوێندوێتەوە دەڵێت کیژەکان یەکەمین پیاو کە عاشق دەبن لە ژیانیاندا باوکیانە بەڵام هەستەکەم بەڕێستان لەگەڵ کاک دڵبەندی براتانە زۆرینەی پۆستەکانتان کە دەبینم لە سۆشەل میدیا عاشقێکی زۆر سیر لەگەڵ باوکی ئازیزتان خوا لێ خۆش بوو هەیە ئەتوانی باسێکی ئەو پیاوە پڕمێهرەی شارمان بۆ بکەیت هاوڕێی غاریبێ دیارە دڵتەنگی هەر وەکو چاوە هەڵاو عەزیزم بێدەنگ و مەنگی هەر وەکو چاوە عەزیزم بێدەنگ و مەنگی ئازانم خەحمد عەزیزم ئاهی وڵاتە بۆیەوەم شەو عەزیزم ئاستێرە دێماتە لە ڕاستیە باوکمەوە نەنیە جێهێشتنی ئەماوە مامی ڕۆحی شاد بێن ببەخشن ئەگەر پرسیارەکە ئەزانی ناتوانی ناجانەکەم ئاساییە پەیوەندیەکی سیر لە نێوانی ناوەکان لەگەڵ باوکما هەبوو بە تایبەتی من کە با بڵێن گەورەترین کوڕی ماڵەکەم خوشێک لە من گەورەترە لە ڕاستیە گەڕێتەوە بۆ ئەوەی کە بن بە بەردەوام ئەو ڕستەیەک لە خەیاڵە ینی دوای کۆچی دوای باوکم یەکێک لە هاوڕێکان کە هاو بۆ لەم ڕستەیەکی وت تاو دقەیەک بیرم لێ نەکرد بۆ لە ڕاستیە لە ڕستەیە بەڵام ئەتوانم ینی هەموو ئەو خۆشەویستیە بۆ ڕستێ پێم ئەوتی چەند خۆشە باوکەکانمان کە بەجێشمانە هێڵن ناوێک و مێژوویکی وا جوانمان بۆ بەجێڵە بتوانین شانازیان پێ بکەین هیچ دانی کەم شەرم لەو مێژوانەکەی ئەگەر بۆ نمونە سەر باوکت
خوانەخواسە پێیاکی خۆفرۆش وایە لەسەر ڕژێمی پێشوە سەر جاشێک وایە پاسیەک وایە سەر لە ڕوت ناهاوچ بڵێن بەی چەند خۆشەکە باوکە بەجێشتە هێڵێ بەڵام ناوچ ئەوەندە جوانی هەیە کە تا ناوێت توانی شاناسی کەوت هیچێک لە شتەکان لە ڕاستیاوە ئێمە بە ڕۆژگارێکی زووترا لەگەڵەوەی ئەو هەموو فشار و هەموو قورسایی کە لەسەر خەڵکی وڵاتی ئێمە و شارەکەی ئێمە بۆ بتوانی بە پاشی بە پاچی بمێنیتەوە نەک دژی نەتەوەکردنەوەی بە بەردەوام خەریکی پشتیوانیکردنی نامێن مثلا باوکم زیندانی چەشتووە لەسەر کورد و کوردستان و کوردایەتی ئەو جۆرە شتانە و لانێکی دووهەمیشان ئەو بوو کە ئەم پیاوێکی لەخواترس بوو بەڵام لەخواترسێکی سۆفی یعنی تەنانەت ناسینی ئێمە بۆ دینیش لەو لایەنە جۆرە یاخیبوونەوە بوو لە فەندەمنتالیزم لە ئەکستریمی ئیسلامی و ئەو شتانە ئەوەژی چێکی بوو لە پشتیوانەکان یعنی وامانێکا بە بەردەوامە پیاوەمان لە خەیاڵ بێ ئاشنابوونی منیش بە دنیای ئەدەب نزیکبوونەوە لە شعری کلاسیکوانە هەمووی کاریگەریەوەما چکە بەدەیان قەسیدەی مەحوی لەبەر یعنی هەر قسە دەکرد یەکسەر دێڕێکی مەحوی پێوتی تو بۆشی شەرحەکردنی جێکەڵاوی ئەو دنیای کردم دواتریش پشتیوانێکی زۆر گەورەی من بۆ دروستکردنی کتێبخانەیەکی گەورە لە ماوەکەیە بۆ کڕینی کتێب ینی بۆنبوونەگەر من پاری ڕۆژانەکەی خۆمم بایە بە کتێب لە ماڵی مە پارەکەم وەرەگرتەوە ینی بۆنبوونەگەر ڕوبعێکی بامایەتی ڕوبعەکەم بایە بە کتێبێک کتێبەکەی بینی بەدەستمەوە سەری سەری کتێبەکەیە کرد پاری سەری کتێبەکەی ئەیامەوە ئەو پارەکە داوە بە کتێبەمەوە ئەو پارە حقی ئەوەی ئەیامەوە بەس بۆ ئەوەی کە کتێبخانەکە گەورە بکەم ینی لەسەر کتێبخانێکی زۆر گەورەم لە ڕاستیە بەشێکی گەورەی ئەو سەردەمی ماڵیە گۆڤار ڕۆژنامە هەموو شتێک ینی گۆڤارەکانی سەردەمی مناڵی من کە بە عەرەبیشە بوون زمار و مجەلەتی و ئەوانە هەموو جۆرە شتێکم کڕی بەبێ ئەوەی کە ئەم بڵێ نە مەکایە ئەوە مەکە گۆڤاری ئەلفبا بە هەزاران ژماری گۆڤاری ئەلفبای ئەو سەردەمی عێراقم هەیە و هەموو کتێبخانەی کە ئەمە گۆڤارە کوردیەکان هەموویانی تیان بە گۆڤاری بەیان و ڕۆشنبیری و ڕەنگی و کاروان بۆچی لەبەری کە پشتیوانم بوو ینی هەموو کتێبێک هەموو گۆڤارێکی بۆ کڕی لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانمە تۆزە ناکۆچی کەوتە بینمانەوەی کەمەکی گەنجێکی هەرسەکار بووم و هەندێک هاوڕێی چەپم هەبوو تێکەڵاوی هەندێک چەپ و ئەو شتانە بووم ینی بیکردنەوەکەم وابوو ئەو خەمیەوەی بوو کە ئەیوت من ئەترسم ئەو شەپۆی چەپ بوو لە دوور هاتۆ لە ڕێگە ڕاستەکەی کە ئەبێ لەسەری بڕی بەتەڕەن بەلای ئەوە ڕێگەی ڕاست ڕێگەی خواپەرستی و خواناسیەکەیەکە وەکو کوردێکی وەکو ئیسلامێکی کوردی کە سۆفیەکی ئەوە بوو ینی دڵپاک بوو لەگەڵ خوا و لەگەڵ طریقەتەکەی خۆی بۆیە کاریگەری لەسەر بەتەنیا من نییە لەسەر براکەم لەگەڵ لەسەر پشتەکانیشم هەیە و هەمووشمانی بە شێوازێک یاندوێتە شوێنێک کە بە بەردەوام خەڵکمان خۆش بێ و ڕێزی خەڵک بگەین ئەوانە بکەین بۆیە ئەبین کاریگەری بەدڵنیایی لەسەر بێگومان من بەڕێستان و کاک دڵبەنی براتم لەلایە دیارە عشقێکی سیر لە مابینی ئێوە باوکتانە هەیە بۆیە ببەخشن کە من وتم بەڕێستان هەر لە خوشکوبراکانە هەر ئەو دوانەتانمدایە ڕۆحی شاد بێ کەسێکی گەورەیە بەڕاستی بۆیە حەزم کرد ئەگەر بۆ کەمێکیش بێ باسی لێوە بکەین لەو کەسایەتیە جوانانەی شار سارا خان ئەگەر لەبەرەی بەڕێسان ئێستا کارەکەت یاخود خوێندنەکەت لەسەر ئەوەیە ئەتوانی مکیاجی کەسێکم بۆ بکەی هەم دڵخۆش بێ هەم لە هەمان کاتا غەمباریش بێ ئەمن بەوە بە چۆن جیاوازی دەوایە بکەم یاخود ئامۆژگارێکی ئەو مام کە ئەبێت چۆن بێت شێوازی زۆرە لە ڕاستیە ئەتوانین دوو فەیس بکەیت بۆ دوو بەشەوە فەیسەکە بەشێکیان غەمبارە و بەشێکیان ئەوەی ئاسوودە دیارە ئەگەر من هەر یەک فەیس داواکەم بۆ نمونە ئەتوانیت ینی لە بەشی بڵین بۆ نمونە خوارەوە مکیاجێکی جوانی بۆ بکەیت بەڵام چۆن دەڵێیت تابعێکی خەمباری ببەخشی بە چاوەکانی هەر بە چاوەکانی یان خود بەدەمیشی چونکە ئەوەی مەسەلەن جاری وایە کلاون بڵێن ئەمەی مهەرج هەنێ جار بەس تەنها بەدەمیان بە حساب فرمێسکێتە خوارەوە بەڵام دەم بەشی خواروی ئەگەر بینە سەر نەمیست بچمە سەر کلاون چکە کلاون زۆر ئاسانە بەڕاست منیش ناڵێم کلاون ئەڵێم ئەگەر فەیسێک بێ بۆ نمونە کچێک دروستەی بۆ نمونە کچێک مکیاجێکی ئەتیادی بۆ بکەیت بەڵام بتەوێت ئەوەی کە جەنابێ وتێ لە ئەوەیە لە بەشێکی ئاسوودە بێت
و لە هەمان کاتا خەمبار بێت ئەوە ئەتوانی بیکەیت هەم بەڕەنەکان لە هەڵبژاردننی ڕەنەکان بۆ مێتەدی چاوی و لێوی یان ئەوە تا بەعکسەوە وەکو بۆ نمونە وەکو لەو حەکەی مۆنالیزا ئەگەر مۆنالیزا بینی طبعا مۆنالیزا ئەو سەردەما بڵێن مکیاجێکی ئۆتۆی نەکردووە یانی بڵێن مکیاجێکی وەکو ئێستاوە بۆ ئەم سەردەما کەسێکی سادەیە و ساکارە بەس هەردوو شتەکە ئەبینین تیایە بەڕاستی هەردووکی ئەبینین ئەوە یەکێکە لە بڵێن مۆمەیزاتی ئەو لەوحەیە ئاسوودەیش ئەبینین وە لەو ئاسوودەیەکە کەمترە بەڵام خەمێکی قوڵ ئەبینین لە چاوەکانیان بەتەکید بەڕمەیکە ئەتوانیت ئەو شتە بەدەستبێنیانەوە تا لە بەشی سەرەوەی دەموچاویە ئەو تابعی خەمباریە دروست ئەەکەیت یان ئەوە تا بەلێوەکانی مامۆستاگیان گەر ئەرگ نەبێ ئەتوانی مەشهەدێکی بچکۆلەی بە سلۆمۆشن بۆ نمونە دایکێک لەگەڵ مناڵێکە ئەپەڕێتەوە لە جادەیەک بڵێن کارە ساتێ ڕووەدا یاخود تۆوامان پێنیشانەی بە سلۆمۆشن خەریکە ڕوئەدا چۆن بۆمان تەسویرەکەی ئێستا بێتە بەر چاومان ئەو ڕوئایە بڵێن ئەو ڤژنە دەبتەوەکو سیناریۆی فیلمی سینەمایی بیکەی ئەبێت دیمەنەکان جیاواز بەش بکەیت خبرەوەی یەک دیمەن دەرناچێ بەبێتی جیاواز دیمەنەکە دروستەکەی یەکەم جاریان شۆفێرێک بە خێراییەکی زۆر ئۆتۆمبیلێک لێ ببە و بە خێرایی نزیکە بێتەوە لەسەر گۆشەی شەقامێ پێچەکاتەوە بۆ خێراییە جۆمانە دەنگی پێچکردنەوە و برێکەکە و دەنگ پایەکە بێکە چۆن بەرزەوێت کاتەوێت دایکێک و مناڵێکە بینی دایکەکە لەو بەری شەقامەکە وەستاوە چاوەڕێی مناڵەکە بپەڕێتەوە ئاماژەی بۆ کە ئەڵێ وەرە بە پێکەنەوە سەری یەکتریەکەن مناڵەکەش ئەڵمیکە چاوی لەسەر دایکێتی ئاگای لەوە نییە کە لەملاوە ئۆتۆمبیلێک بە خێراییەت مناڵەکە و دەوردا ئەڕوات هەتا نزیکە بێتەوە لە ناوەڕاستی ڕێگاکە و ئۆتۆمبیلەکە گاتە سەری چەند لەپڕ خۆشیەتەوە شۆفێرەکە و خاجە خاتە سەر برێکەکە بەڵام هێزی ئۆتۆمبیلەکەی بۆ ناگیرێتەوە بە هێواشی خۆی کێشە نزیکە بێتەوە لە گەشتی مناڵەکە و بەری یەکەوێ و ئەپەڕێ و ئێمە بەس دەموچاوی دایکەکە بینین لەو کاتەکە شۆکێک لەناو دەموچاوی دایکەکە بەسەبات زۆر تاجی خۆش مامۆستاگیان لەبەرەوەی لە زۆرێک لە هاوڕێ هونەرمەند و خوێندکاری بەڕێستانن پرسیارم کردو ئەڵێن مامۆستا دڵشاد کەسێکی زۆر جدیە لە ئیمتیحانە پرسیاری قورس دەهێنێتەوە ئەمانە با من پرسیارێکت لێ بکەم بزانم ئەو سەرۆکە جیهانی کێ بووە کە لە ئیمتیحانە ترسا با بڵێن ئەگەر خوێندکاری تۆ بایەسە ئەویش بە هەمان شێوە خوێندکارەکانە ترسا زۆریان هەنیان سەیچێک لەوانەیە کە زۆرە ترسا هێتلەر بووە کە زیات لە پێویست لە ئیمتیحان ترساوە و هێتلەر لە ڕۆژنامەنووسیش زۆرە ترساوە لە ئیمتیحانی زۆر ترساوە لەشیانێ و هەندێکی تریشەن یانی بێجگەلەوانە بەڵێ ناپلیۆنێکێکە لەو سەرۆکە ناپلیۆنیش بە هەمان شێوە لە ڕۆژنامەنووس و لە تاقیکردنەوە ترساوە من خۆ هەموو قسمان هەمومان لە تاقیکردنەوە ترسی لە ڕاستیە من بۆ خۆشم لە تاقیکردنەوە ترسم چی بکەن ینی بەداخەوە سیستمی وڵاتەکەی ئێمە سیستمی خوێندن لە وڵاتی ئێمە سیستمێکی تابڵی کۆنا ینی من هەندێک دەستکاریم کردووە ینی بەشی فیلمسازیە هەر لە بنیادنانەکەی و لەگەڵ هاوڕێکانمانە ڕێکوتی لەسەرەوەی کە بە شێوازێکی تر مامەڵە بکەین بە شێوازێکی تر بنیادی بەشەکەدا ڕژین لە ڕاستیەکەم چاکو بوو نەبوو تا من خۆم دانیشتم لەگەڵ لیژنەی قەڵچ کۆنترۆلی زانکۆی سلێمانی قەناعەتم پێکردم کە شتێکە لای ئۆپشنەڵ مۆدڵە ینی تۆ بابەت هەڵبژێرە ئەوەی کە خۆت حەزیەکەی ئەو بخوێنی بۆرمونە لەو پسپۆڕیە کۆمەڵێک بابەتی جیاوازماندانە هەڵبژێر دوای تاقیکردنەوە ڕاستە من پرسیار بەڕاست پرسیاری تاقیکردنەوەکانم پرسن بەڵام بەقەدرەوە خۆم ماندوو کرۆ بۆ خوێندکارەکە بەڵام بۆ نمونە ساڵی پار یەکێک لە تاقیکردنەوەکان خوێندکارەکە تووشی شۆکێکی گەورەکە بابەتێکم هەیە لە بۆناغی چوارەمی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی بەرە بابەتێکی تاوڵێ پرسە لە ڕاستە بابەتەکە نای کۆنتێکستەڵایزیشن پراکتیسە خوێندکارەکانم ناوەکەیان بۆ نایاڵێن دەرسەکەی دکتۆر دڵشاد ئەڵێن چونکە ناکرێ ینی کۆنتێکستەڵایزینگ پراکتیس تۆ زۆر پرسە ناوترێ کۆمەڵی خوێندکاری ئێوارانم هەبوو کە لە ئەکتەرە دیارەکانە یەکێک لەوانە خاتوو بەیان بۆمبا خاتوو بەیان زەریف
هەندێکتر لەو هاوڕێیانی تاوان عزیز و ئەوانی کە ئەکتەری دیارن لەوە دەکەون تاقکردنەوەی بابەتی مریان هەبوو ئیتر خۆیان بۆ حازی کردبوو سەعیەکی زۆریان کردبوو خۆیان زۆرمان کردبوو کە چوون بۆ تاقکردنەوەکە ئیتر چاوەڕێواکەن پرسیارەکانیان پێیتێ و هەموو پێم وتم وەرەقە و هەمووتان حازر وتیان بەڵێ هەموو شتێ حازرین و فەرموو پرسیارەکانمان پێ بڵێ بەیان خان بەیان بۆم باوتی ناوجەرگمان بەر بۆ تۆ دەنەجاتمانە لە زین چیمان لێ بەسەریە ئیتر منیش وتم ئۆکەی بنووسن وتیان ئەیکوا وەرەقی پرسیارەکانتم پێ منێت لە بەرمان بەیان وتی گورە کاکەوە ناینووسێتەوە ناوجەرگمان بەریان تۆ بینووسێتەوە هەر لێدی یەک پرسیار یەکەم وتیان بەڵێتم دەربارەی ئەزموونی خۆت وەکو ئاکتەر یا وەکو دەرێنەر وەکو ئەوە بە شێوازێکی ئەکادیمی 500 بنووسە ئێستامدان پرسیاری دەوتم تەواو خواحافیز من چی خواحافیزتم خواحافیز ئی تەواوتان کرد نووسینەکە بڕۆن تسلیمی کاکپشتیوانی کەن فەرمانبەری بەشی فیلمسازیە لێ و هەر کەسە بۆ چۆ چێ بچێت حەزەکەی ئەگەر تااقەتی شتان نییە زەباڵیکەن شەو لە ماڵە بنووسە بۆم بڵێ بەیانخان هاتە بەردەموتی ئەمە بوو ئەیوتی من دوو ڕۆژی تازێمە خۆچیمانێ سەریم ترسا بوون یعنی پێشتر من دەرسم پێ وچوون بابەتی فیلم تیۆریوان پرسیارەکان ئاڵۆز بوون بەڵام یعنی ئیتر وردە بیرمان لەوە کردەوە کە و شێوازە پێ بکۆڕن لە ڕاستیا بەڵام تا ئێستا سیستمی زانکۆیی دا کوردستانەکە ناخەڵێت دەستە خۆش شتێکی جوانە سەرکەوتوبی مامۆستایان ئەکرێ یادەوەریەکی خۆش نازان پێکەوە یاخودێکی یادەوەریەک ئیتر لە غوربەت بێت لە نیشتیمان بوو بێت یادەوەریەکم هەیە لەگەڵ زمانی پەیمانگا مامۆستای با گوێمان لێ بە ساراخان ئەو کاتی کە لە پەیمانگای هونەر جوانەکان خەریکی ئێشکردنی ماڵی تووشە بووم پێویستمان بۆ دیکۆری شانۆگەریەکە پێویستمان بە پیانۆ جا مامۆستا خراپی پیانۆیەکی زۆر گەورە و جوان بیرمە پیانۆیەکی سپی بوو لە لای بوو منیش وتم ماتوانیا ئەو پیانۆی بێ پێویستمان بۆ پیانۆی لە قسم ئەو کاتێکە مامۆستای ئاتاکەش ڕئیس قسم بوو وتیەوە هەرگیری لێمە پێەوە بەتەمای مامۆستا ئەنوەر شتێ باتێ من کە چەند ڕەفیقین لە کۆنەوە ڕەفیقین داوای نەزانم شتێک کردووە بیرۆ قەت هیچی نەیاوەتێ ئێستا ئەیا بە تۆ نامدا تێبیری لێوە کەرەوە شتێک کە بدۆزەرەوە وشتون بەدڵشادم وت والحاڵ وتی حەقەنە چوین وەلا مامۆستا ئەنوەر یەمان وازیبوو والله باش وتی باش بەبێوی من بناسبەوە وتی باشە ئەمانە لە خۆشیان لەمانە زانین چکەین طبعا سدەتی ئەی بەس بزانم چۆن ڕازی بووە والحاڵ پیانۆمان بردو شتێکی زۆر جوان بوو ئیشەکەمان پێکرد دوای کە ئیشەکە تەواو بوو نردمانەوە نازانم چی بوو مامۆستا ئەنوەر تووڕە بوو هات لەبەر قسمی بەشی شانۆ وەستا منیش وتم مامۆستا زۆر سوپاس و مەمنون و ئەمانە وتی مەمنونی ناوێ وتی بەڵام ئەمە من ئاخر جارمە لە ژیانمە شت بم بەتەلەبە منیش ئاوا بەستان هەموو وەستان سێریاگر مەجوایە خوێندکاریش لە تەنیشتنەوە وەبزانم تۆ بیکەوت مامۆستا ئەنوەرە و مامۆستایە تەلەبە نییە ئەمە مامۆستایە تەلەبەکان کات ئیتر جاوێکی زۆر داوای لێبوردنەکەم و بەڵام بەخوا لە مامۆستا ناچی لە تەلەبە ئاچی گرنگەوەی بە سەلامەتی پیانۆکەتان نابێتەوە بەڵێ مامۆستا ئەنوەر بەڕاستی یانی ڕێزی هەیە بۆی پیاوێکی ڕێز و هونەرمەندێکی گەورەیە پەیوەندێکی زۆر خۆشی لەگەڵ خۆ دەزانی یانی ئەو کاتانە لەبەرەوە پێوتم هەر پێش بسە شەڕەڵێ دڵەجان قسەی تۆ پێ ناشکێ چی بکە چی پیانۆکەمان هێنا و مامۆستا گۆران کامیش زۆر یارمەتییان ئەوی ژواستە بوو من ژواستە بووم بەس مامۆستا ئەنوەر نەیەزانی کە سارا مامۆستایەوەی ینی بە دوای پێش وتی زۆر سەیرانی دڵە تۆ بۆ تەلەبەیەک ئەخرێم وا بێ ئەو سەردەمە ساراخان کە بوو بە مامۆستای پەیمانگا ماشەڵڵا گەنجترین مامۆستامان بوو بەڵێ ئەو بۆیە ئێتر لەبەرەوە مامۆستا بەلای سەیر بوو دوای کاکە منێک ئەخیر جارێک شتێم بە تەلەبە شت مامۆستا جان تەلەبە لێ مامۆستا بۆ ئەمە مامۆستایە دوای دەستی تەلەبەکان کامانە نەگەرەوە مامۆستا دڵشاد بەڕێستان
وڵی من شتون زۆرە وەڵام یعنی ئێستا بەتەواوەتی هەمووی بیر ناچێت بەڵام یادگارێکی خۆش پەیوەندی بە ئیشی هونەری و ئەو نوعشتانەوە نییە کە ینی بڵێم چی هاوڕێکمان ئەحراج کرد هاوڕێی من بوو ناوی نابم ئێستا لە ڕاستیە جارێکیان من پێشەوەی کە ینی تازە دەستگیران نابووی ئەو هاوڕێمان لە سەردەمی خوێندکاری لەگەڵمان بەها بەس لە کۆلیجی ئێمە نەبوو لە ڕۆژێک پێکەوە ئیشمانە کرد پرسیاری سارای لێ کردم ینی چیە کچێکی ناسکی ئاوا هەبوو بە ناز و مەکرێ بوو خوشکی دارا بوو ها لەگەڵ ئێوە تەلە بۆ بیرتا وتم ئابی وتی بەڕاستی سەفرێکمان پێکەوە کرد زۆر بە نازمەکە بۆ برای هەر کوشتە بوو لە نازمەکە وەڵای ڕاستەکەی بوو ئەمانە پێتم قسەم نەکرد دوایەوە شەوی سەری ساڵ لە شوێنێک داوەت بوو ئاهەنگێک بوو ئەویشی لێ بوو ئێمەش توێنین و ساراش پێکەوە ئەو قۆڵمان کرد بە قۆڵیەک ئەو تازە زیرانە وەڵا ڕێک چوومە بەردەمی سەرارەکەم لێ کرد وتم ئەوە چۆنی و باش وتم ئەوەش خۆشکە بە نازمەکەی دارە ئەو قۆڕە دەستی کرد بە چایە وتی لێو کردم بەخۆ چی هاستیا ڕۆمە وکەی وەزعەمەلی تیا تۆزە ناتوە زاوە سەلامێکمان لێ کرد بوومان وەڵای تر فەقیرە لە ناوڕاستی ئاهەنگەکەی ساڕۆیتی لە ئەحراجێ چوو وتی بەڕاستی ئەحراجسان کردم پارەکەشم فەوتا ماڵتان ئەوە خۆش بوو بۆ خۆشی لە ڕاستیەوەمان لەگەڵا کرد پیاوێکی شیرین و ینی هاوڕێی و خۆشەویستە مامۆستایان بیری نیشتیمان ناکەی سارا خانم بزانم تۆ هین بوویت یعنی لێرە ڕاهاتووی بەس دیگه هر نیشتیمانەکەم دیگە سلێمانی هەرەکەم طبعا دائما لە خەیاڵمایە دائما ئامادەیی هەیە لە حزر و لە هەموو سانیەکە لە هەموو شوێنێ خوا لەمان نەسێنێ و شارە حەیاتە منەوە نەنیە ینی تقریبا 4 مانگە ڕاوەتەوە بۆ ئێرە 3-4 مانگێکە لەبەرەوە جارێک هاتۆزە تەڕای سلێمانی تیاماوە نیازیشم ئینشەڵڵا لە سەرکەوتوون جا مامۆستایان بڕگەیەکی ترمان هەیە تایبەتە لە بەرنامەکە پێما بێت بە هەچ کەسێکەڵم ئەم بڕگەیەمان هەیە هەڵە تا ئەسەنەم بیستوتم دە ئەمە زۆر نوێیە میوانەکانم پرسیار لە خۆیانی بەرامبەرتان بەڕێستان پرسیار لە یەکتریەکەن و هەر وەڵامەکەش لای خۆتانەوە ئیتر منە بم بە ئۆدیەنس ئەنجام من گوێتان لێگرم ئیتر پرسیارەکە یەکێکە 2 پرسیارە نازام چەند پرسیارە ئەوە ئارەزوی بەڕێستانە بەشکم ساراخان 5-6 پرسیاری بۆ تۆ هەبێت دواتۆ یەگە مامۆستا دڵشاد ئەگەر تۆ حازری تۆ پرسیارەکەی لێ بکە خۆشترین وڵات بەلای تۆ کە سەفەرمان بۆ کردی تۆ ئیسپانیا بەنامەوە وڵاتێک لە وڵاتە هەرە خۆشەکان بە تایبەتی 2 شوێن دەچوین مەڵەگە و ماربێڵا یەکێ بوو لەو شوێنانی کە نازانم زۆر خۆش بوو ئیسپانیا لە وڵاتانە بوو کە چۆن هەستم کردمە یەکەم جارم نێ لەو شوێنە بوو ئیسپانیا پێشتر هاتۆم بۆ ئێرە ئەو ئیحساسم هەبوو لەبەرەوەی لەوانەیە ئاوا تابعێکی شەرقی ئەوروپی تایە تەواو زۆرم حەز لە ئیسپانیا هەموو شتێکیەوە زۆر بەناوە جارە وڵاتێکم زۆر بینەوە بەس ئیسپانیا هەموو مزرویشت خۆی هەیە بەڕاستی هەموو کوچە و کۆڵانێکی ئارتی تیا دۆزیتەوە بۆیە هونەرێکی تیا بەدی ئەەکەیت ئەی پرسیارەکەی بەڕێستان لە مامۆستا دڵشاد زۆر پرسیاری خۆشم دەکردا دڵشاد زۆر حەزی لە فوتبۆڵە حەزی لە چیە؟ فوتبۆڵ بەڵێ کە سەیری فوتبۆڵەکە دنیای دێچێتەوە منێ خۆشترەوەیان بەرسەلام زین چی من لە مناڵیەوە عاشقی دنیای فوتبۆڵ و شتانم ینی بەتایبەتی بەرسەلۆنا یعنی چی؟ ئەوە یعنی چی؟ ئێستا منم خۆشترەیان بەرسەلۆنا بەڕاستی بەرسەلۆنا بۆ گوتم لە مناڵیەوە من خۆم خەریکی فوتبۆڵ بووم لە ڕاستیە باوکیشم خەریکی دنیای فوتبۆڵ بوو فوتبۆڵ لە ماڵی ئێمە کەلتور ینی بێجگە لە کتێب و شیعر و ئەدەبیات وانە فوتبۆڵش بەشێک بۆ لە کەلتور و خێزانەکەمان
بۆیە ینی شەیدایەکی سێرم بۆ هەیە تام دەخێش باب طبيعي پرسیارەکەم بۆ ڕنجکەلۆچە من زەرمەند بنەمەیاوە هین نەبم نەڵێ منێ خۆشتر ئەوەیان ئەو ئەگەر من ئیشێکم پێ و هەبێ لەو دەقەیە یەکێکی بەرسەلۆنە هەبێت جوابمەیتەوە من کە بەرسەلۆنە یاری هەبوو ئاگام لە دنیا نیە پرسیارەکەشی جوابەکەمەوە ئەڵێ کە ئیشێکم پێ بوو ئەڵێم بەڵێ لە ئیسراحەتەکە دەیتر گلەی مەکە ساراخانەوە نیە مامۆستاگیان بەداخەوە ئێمەوە هاتیینە کۆتایی بەرنامە بەڵام پێم خۆشە لە نوێترین کارتان پرسم ئایا هیچ شتێک هەیە کارێک هەیە لە ئایندەیە بەتەمان بیکەن یاخود بەدەستانەوەیە بکرێ و کۆرۆنا وەستانوێتی بەڵێ ڕاستیان من لەم بینیان دەقیقی شانۆی دەقیقی شانۆی موسیقی و کۆتای هاتووە بڕیارە هاوڕێی ئازیزم مامۆستا مستەفاو لە کوردستانیشی تیاکە دەقیقی تازەیە بەناوی ئێرەوە تێپەڕی ئازادی و ئێستا خەریکە ئەو خەریکیشکردنە بە خەریک خۆ ئامادەکردنە بۆ کێکی تیاکارە دەقەیە خۆم وەکو ئیشی پراکتیک لەبەرەوەی کردێرم ڕاستە هیچ شتێکم بەخەیاڵ نییە بەڵام سەرقاڵی نووسینم بە بەردەوام یعنی ناوەستم لە ڕاستەرە نووسین ڕۆژەی نووسینی درامایەک تەلەڤیزیۆنی دەمێکە سەرقاڵی کردبوو یاڵەکانی داڕشتۆ بەڵام نووسینەکەی ئەوانەی پشتە تەواوەتی نەچوومەتە ناوی بەڵام بەنیازم دەستکەم بە نووسینی ئەویش و پرۆژەی دروستکردنی وەرجێڕانی لە ڕاستیە هەندێک لە دەخەکانی تۆم هەیە بۆ زمانی عەرەبی لەسەر داوای هاوڕێیانی کە لە وڵاتانی عەرەبی و پێشتری شەکلیمان ناسیوانەی کە سەبەری فەرپێکەوە بوون سەرقاڵی ئەوشم وەکو پرۆژە و کتێبێکشم لەم بینیان ڕۆژی 27 سیال سلێمانی کرد سەرکەوتوی مامۆستایان خەرمان بەرەکەت ساراخان بەڕێستان ڕاستیە سەرقاڵم بە خوێنی ئەو دیپلۆمایی کە گەڕواری میکەپ ئەکادمیە گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو ڕووناکی لۆکزەکە چی بوو مامۆستا؟ مەسلەی لۆکسەکە لە ساڵانی 92-93 ئەو کاتانەی کە لە کوردستانە کێشەی کارەبا زۆر بە شێوەیەکی زۆر خراپ کاریگەری کرد بۆ سەر هەموو بەشەکانی ژیانی خەڵک ئێمەژۆ کاتە لە پەیمانگای هونەرە جوانەکان بۆ پێشکەشکردنی نمایشی شانۆیی پاهێنامەی دەرچوونی خوێندکارەکانمان پێویستمان بە ڕووناکی بوو نەبوو بۆی لۆکزێکمان بەکارهێنا بۆ ئەوەی کە بتوانین شانۆکەی پێڕووناکەینەوە هەر لەو کاتانەیە من بیرم لەوە کردەوە کە چۆن ڕەنگ بین بەم لۆکزە هاتین قاڵبی چی گەورەی لە مقەبا دروستکرا بوو لە ڕاستیە خۆی هی کارگەی جگەرە بوو هێنان سەرقاپی هەبوو لە بەشی سەرەوەی بڕی بە ئاوا بە هاوکاری تەبەن دوو خوێندکاری ئەو کاتانەکە دڵبەندی برام و کاروان ئەنوەر هەربجان ڕووناچیان ئەکرد لەو کاتە لە پەیمانگەرنەرە جوانەکان ئەو بەشی سەرەوەیمان بڕی جەلاتینی ڕەنگا و ڕەنگی ڕووناچیمان تێکرد بۆ دیمەنێک بۆ نمونە پێویستمان بە ڕووناچی سوور بووایە ئەیان گۆڕی جەلاتینە سوورەکە چۆ بەردەمی لۆکسەکە و شانۆکە تەواوی سوورە بوو یا شین یا سە و سێ ڕەنگمان تێکرده بوو لەبەرەوە لەسەر پرۆگرامی هەموو نمایش شانۆکان لە باتی ناوی خۆیان ئەیان نووسی ڕووناچی لۆکسەکە مەسەلەی لۆکسەکە لە ڕاستیە ئەوەیە و یادگاریکی شیرینی ڕۆژگاری کە چەند ناخۆش و ناشیرین و تاڵ بوو بۆ ژیان بەڵام بەخشی خۆشی شیرینی تیا بوو چکە و کاتە سادەی سەروەری هەموو شتەکانی ژیانمان یەک پرسیاری ترم لەلا دروست بوو مامۆستاگیان لە مێژە پێم خۆشە ئەو پرسیارە لە بەڕێستان بکەم بەڕێستان دیدارێکی تایبەتان لەگەڵ گەورە هونەرمەندی خوا لێ خۆش بوو هونەرمەند عەباسی کەمەندی هەیە ئایا ئەتوانم من ئەو پرسیارە بکەم بێژەرتان نەبوو یاخود هونەرمەندەکە قبوڵی ناکرد لەگەڵ زۆر لە بێژەرەکانە دابنیشێ یاخود ئەمە چۆن بوو چۆن دروست بوو تکایە چیرۆکی ئەومان بۆ بگێڕیتەوە سپاس دەکەم هەرچی بڵێمە بێ بەنوای لە مەدەحکردنی خۆم بۆیە نازانم چی بڵێن خۆ دەزانی هەندێک هونەرمەند هەن لەگەڵ هەموو کەسێکا دانانیشن یعنی ئەیکەن بە مەرج فڵان کەس یعنی چار کەس بەڵام ئەوی کە هونەرمەندی گەورە عەباسی کەمەندی بۆ چالنجێکی زۆر گەورە بوو لە ژیانیدا لەبەرەوەی کە هەتا ئەو دیمانەی کە من یەکەم دیمانەیانی ئەوەی سەبڵا بۆ تۆ دیمانی دووهەمە یەکەم نییە یەکەمیان پێم ساڵ پێشەوەیە
یەکەم دیمانەی هونەرمەند عەباسی کەمەندی کە لە گۆڤار و لە تەلەڤیزیۆنی کوردیا کرابێت من کردو لە ساڵی 2001 پێش ئەوە نەتۆری گۆرانێکی زۆر تایبەتە و خەڵکی ئێمەش باشی دەناسن. ئەو گۆرانیە زۆر دڵنشینە، خەڵک زۆریان پێخۆشە و زۆر باشیش دەیناسن. هەڵبەت ئەبێ ئەم گۆرانیە بە جۆرە بێگوۆیەوە دڵنشین بووە. خۆتان منزورتان بۆ گۆرانی تایبەت چی؟ بە قوربان تۆ ناتوانی ئەو شتانە لە من بکێشیتە، ناکرێت. وتنی ئەسڵەن بۆ من ناکرێت کە بۆ ئەساس کرا، بۆ بووبەوە، بەڵام منیش داخێکم لە دڵا بوو کە ئەوەمە بەداخەوە خوێندووە، بەداخەوە دامە نێو دڵی خەڵک. منیش ئاوات خوازی ئەو داهاتووم. زۆر سپاس. بینەرانی عەزیز، چەندێک لەگەڵ هونەرمەندی گەورە کاک عەباسی کەمەندی قسە بکەین هێشتاکەمە هەروەک خۆی چۆن لەو شیاری خۆیان فەرموویەتی لەگەڵ ئازیزەکەی خۆی باسیەوەکە کە تۆ هەرچێک بڵێ هێشتاکەمە. بەو هیواین لە ئایندەیەکی نزیکە لە دیدارێکی درێژتردا و لەگەڵ چەند بەرهەمێکی نوێ هونەرمەند عەباسی کەمەندی ئێوەی ئازیز ئاشنا بکەین. فاتان ئەوەی کەیسە زۆر بڵاو بۆ تۆ لە سۆشیال میدیاگەم بەنەوەیان 2005 لە سلێمانی کراوە، بەڵام ئەو یەکەمیان لە سنە بوو. لە ڕاستیە چالنجێکی زۆر وەر بوو. پیاوە کەس نەوێنەی بینی بوو، هیچ وێنێکی فۆتۆی نەبوو، هیچ دیمانێکی تەلەڤیزیۆنی و بڕگۆڤار و ئەو شتانەی نەبوو نەشیەکە. بۆی دۆستێکی ئەوێەوە، هونەرمەندێکی ئەوێەوە شەهرامی ڕۆستەمی ئەدرەسمان پیا کرد و قسەمان لەگەڵا کرد کە دەی بۆ لا دەمانێت مقابلەیەک بکەین. کە چوین من و سامان جەلالی وێنەکردین، حتما ڕازی نەبوو، طبعا هیچ بە هیچ شێوەیەک ڕازی ئەوە نابوو کە بە هیچ شێوازێک وێنەی بگیرێت و دەربکەوێت. کە چووشین نامەیەکی ئامادە کرد بوو، بەڵام کە چوون نامەکەی هەیە دەستی خۆم وتی خاڵی نووسین ئەم نامەیە بوو بۆ ویستم ماڵ بەجێ بێڵم هاتی نامەکە بنێکرد، یعنی مازەرەت خواییە بێ کە ناتوانم ئەو دیمانەیە بکەم، بەڵام قسەت لەگەڵاکردن ئەوە نەدوو من لە سلێمانیەوە بۆ ئەمە هاتوون. سێ چوار جار ئەمە نەدوو سلێمانی ئەو سلێمانیە هەناوم بەردایەوە، نەمەتوانی سلێمانی ڕاتکەمەوە، یعنی وتی تۆ زۆر زۆر زیرەکارمان بەدەگەڵ. وەرە حاڵکەوتی نە قسەکردن پێم وت ئۆکەی مێمێنە دیمانەکەمان بکەین یەکەم جار بۆ ڤاری خاک، لەدوایەوە قسەکەین وتی باشە. دەستمان پێکرد تەواو بوو، هەموو قسەکانی خۆم لەگەڵا کرد بۆ ڤاری خاک. لەدوای وتم خەڵک چۆن بڕوا بە من بکات کە ئەمە تۆی خۆتی قسەکە، یعنی چۆن بە خەڵک بڵێ خۆت قسەکە. وتی کەیفی خۆتان من حەقوتی وتم ئاخر هەرە پێ وێنەیەک بگرین بەس بۆی کە خەڵک بزانێ من ڕاست دەکەم، چونکە کەس بڕوان پێ ناکە لە باشوور. عەباسی کەمەندی قسەی بۆ کەس ناکرد، وێری نییە. وەرحاڵ وتی بەڵێ باشە. دوای ئەوە شتێکی کرد، دوای ئەوە شتێکی کرد، دوای کەمە وتم کەناڵێکمان کردەوە کوتسات سەرەتایەتی خەڵکێکی زۆر تامەزرۆی بین بۆ سڵاوێکیان لێ ناکرد لە بینەکە. وتی دەی باشە دووربین بێنە داینەکە دووربینمان دانا و کەوتە قسەت وتی هەرە ئێژن سڵام و ئەوان وتم ناکرێت عەباس تۆ بۆ سەبا من پێشکەشت بکەم بۆی خەڵک بزانێت تۆی. پێشکەشم کرد و خەڵک زانی عەباسی کەمەندێ. دواتر کەوتمە پرسیارکردن لێی و ناچار وەڵامی دا و هەموو جارێکیش بە تووڕێی و سێرێکێکم کە تاواژم ئەمە دوا پرسیارە، دوا هەمین پرسیار، دواترین پرسیار، ئەم پرسیاراکەم وتە پرسیار وەرحاڵ 20 دقیقەیە. دوای 20 دقیقە لێ بۆ تێ و دووربینە کوژێنەوە. زامان کوژانەوە وتی خوای گەورە ئەگەر لەو دنیای تر ئەم کوڕە هاتە بەردەمێ ئێشتا بڕیارت نایە بۆی نێری بۆ جەهەنەم یا بەهەشت، بڕیاری خۆت بە پێشوەی دەبکاتەوە، دەمی کردۆ خۆی کوێی بێوێتێتە. ئەمە بوو لە ڕاستیە، یعنی دروستبوونی ئەو پەیوەندی من لەگەڵ هونەرمەند عەباسی کەمەندیە ئەو بوو کە من خۆم چوون بۆ دیمانەکە، یعنی ئەوە نەبوو بێژەرێک کە هات شەو بۆ سلێمانی و خەڵکێکی زۆر دەوریان نابوو، قەدە دیمەنم بیر ناچێتەوە لە هۆتێلی ئەبوسەنا بوو، خەڵکێکی زۆر زۆر دەوریان نابوو، ڕستمی لەگەڵ هەبوون. مەش لە دوورەوە وەستا بووم ماوە ئاوا سەری هەڵبڕی بینی بە خەڵکێکی توان لاکەم بادێ وتی ئەم مشکڵاتی ئێستا منی تیان ئەو خەڵکە زۆرە بەدەوە مە هەموو موسیبەتە تۆ من تووشی زانم من عەباسی کەمەندی تۆنە توشت زەکە عەباس موسیبەتی تیاترمان بەدەستە وتی چی وتم مقابل ئیکترەکەینەوە لێرە وتی برا لێم گەڕێ ناتی بەڵحاڵ کەوتی نەقسە و دواییش زۆر پێی خۆش بوو کە هێرۆخان ببینی. هێرۆخانیش بە هەمان شێوە پێی وتی زۆر حەزەکەم ئەو پیاوە سەردانێک مام بکە و بیبینی بەڵام تەمان هات لە کورسان لەگەڵ ئەو بۆ ماوەی پێ بۆ دانیشتن و قسەیان کردو لەبەردەمی ئەوە تەکلیفەکەم لێ کرد وتم ئەوە لە هێرۆخان بێت کاک عەباس شوێن تۆ بۆ دیداری تازە بۆ کورسان سەرێکی کردم وتی پێی شەرمەندەم مەکە لەبەر هێرۆخانمە ئەنجا ڕاستەیە جناکە عەباس ڕازی نابوو بە
بە دیمانە. دوای من یەک دوو کەسی تر چوو بوون لە ماڵەوە ڤیدیۆیان گرت و قسەیان لەگەڵ کردبوو، بەڵام ئەو پەیوەندی بەو پەیوەندیەوە هەبوو کە من لەگەڵ کاکا باس دروستم کرد بۆ گەرناوە خۆی ڕازی نابوو دیمانە بکەوە. پەیوەندی بۆ شۆنێ بڵێ ئێمە بێژەرمانە بوو، بێژەری زۆر باشمانە بوو، بێژەری زۆر سەرکەوتومانە بوو، بەڵام بۆ ئەو ئەرکانی کە تۆ زیاد فرز بوون هێرۆخان بە بەردەوام بن خۆ منی تووشەکرد ئەی ڕۆڵە ئەمە یەکێک شێوەیە کە بتوانێت قەناعەت بە خەڵک بکات و تووشە بوون بۆ دیمانەوە. هەی ئەو فەتانەی وەلیدی بە هەمان شێوە کە بەداخەوە دیمانەکەی یانی زۆر بەخش ناکرێت و خەڵک نایبیێتەوە دیمانێک لەگەڵ فەتانی وەلیدیش کردووە لەسەر دەمی نەخۆشیەکان ئەوانم نەبینیەوە بەداخەوە ڕاستیا بڵاو نەبووتەوە، بەڵام هەر لەو ڕۆژگارە هەر لە هەمان تەوقیتە فەتانەی وەلیدیشم دۆزیەوە کە دیار نەمابوو لە ئاوایی حەسەناوا دۆزیمەوە کەیسە بۆ بەگەڕەچێک لە شاری سنە. دیمانەکەی گۆڤاری خاک بڵاو بوو بە تەواوەتی، خەڵک زۆر تووشی قەهرێکی گەورە بوو کە وێ نەبوو دیمەنانەیە ڕاستیە. یادی بەخێر سەرۆک مامجەلال لەو ڕۆژگاریە بامی کردم، وتی ئەو خاتوونە چی پێویستە بۆی بکەین، وتم ئەو پارەیەکی دامێ گەڕامەوە بۆ سنە، کۆمیتەیەکم دروست کرد، ئەو پارەیەمان تەسلیم کردن کە مامجەلال ناتووی بەسەر ئەو پارەیە فەتانە خانم برایە خستەخانە چاک بووە، تاقیدانی بۆ دروستکرایەوە، ماڵی بۆ کڕایەوە، هەموو شتێکی بۆ کردن مامجەلال لەو ڕۆژگارەیە کە کەس ئەمە نازانێت بە باسییا بۆی لە بەرنامەی بۆ باسیەکەم. هەموو شتانەی بۆ فەتانی وەلیدی کرد و فەتانی کردەوە بە کەسێکی کردووە بە کەسێکی کردو دەستی کردەوە بۆ پاش ماوەیەک تەنانەت چووە هەولێر و لێ کۆنسێرتێکی پێشکەش کرد فەتانی ناتە سلێمانی ڕاستیە، بەڵام هەموو ئەوانە لەو ڕۆژگارەیە کرا ئەو کە من باسیەکەم ساڵی 2000 هەرتژی مامۆستایان سپاس بەڕاستی یادەورەیەکی زۆر بە نرخ بوو کە باست کرد. هەرچەنە کۆمەڵێک پرسیاری ترم لەلایە، بەڵام ئەوەی کە زۆر کە تا ئێستا باز نەکرابێ ئەم پرسیارانە بوو کە بەڕێستان ئەم ڕوونکردنەوەتان لەسەردا. من زۆر سپاسی بەڕێستانەکەم، سپاس بۆ پێشەکیەکەت. وا بڕیارە ساراخان کورتایی بە بەرنامەی مرۆڤەکانی غوربەت بێنێ. فەرمون ئێوە ساراخان خۆشەویستانم، کۆتاییمان هێنان بە بەرنامەی مرۆڤەکانی غوربەت ئەمجارە لەگەڵ دوو دەنکە مرواری زۆر نازدار و جوان درەوشاوە لە غوربەتە لەگەڵمانە بوون، دکتۆر دڵشاد مستەفاو، خاتوو سارای خێزانی. بینەرانی عزیز، بەم شێوەیە هاتین بە کۆتایی ئەڵقەی مرواریەکانی غوربەت لەگەڵ خاتوو ئەمەلسایی کوردە. هەتا دیدارێکی تر و میوانداریەکی تر هەر شاد و ئاسوودە بن و ڕەمەزانیشتان پیرۆز بێت. گشتە و مرواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون. لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. چێشتخانەی مرواریەکانی غوربەت. ئەم کاتان باش، زۆر خۆشحاڵم جارێکی تریش بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە لە ڕێگەی چێشتخانەی مرواریەکانی غوربەتەوە. ئازان ئەم جارێش بابەتێکی تری گرنگی تەندروستیمان بۆ هەڵبژاردن، ئەویش باسکردنە لە جۆرە سەوزەیە کە سوودێکی تەندروستی ئەجگا زۆری هەیە کە ئەویش چەوەنەرە. ئازان چەوەنەر سوودێکی ئەجگا تەندروستی هەیە بەهۆی ئەو پێکهاتانەی کە لە ناو چەوەنەرەکەدا هەیە، وای لێ کردووە کە ئەو بەها خۆراکی بەرزەی هەبێت و هەروەها مرۆڤ لە زۆر کێشەی تەندروستی دوور ئەخاتەوە ئەگەر بتوانێت بە ڕێژەیەکی دیاریکرا و بە بەردەوامی بخورێتەوە. ئازان چەوەنەر سەرکەکەشی گەڵاکەشی هەردووکی ئەخورێت، بە تایبەتی سەرکەکەی جۆرە ڤیتامین و کانزا و بەها خۆراکێکی زۆر زۆری تدایە کە وای لێ کردووە کە سوودە تەندروستەکانی زۆری هەبێت و هەروەها گەڵاکەشی وەکو گەڵا سەوزە تۆخەکانی وەکو سڵک و سپێناخ و ئەم جۆرە گەڵانەی تر کە دژە ئۆکسانێکی زۆر تدایە و ڕێژەی شەکرەکەشی زۆر زۆر کەما کە لە چەند جۆر زەڵاتی ئەتوانێت بەکار بهێنرێ. مادەی چەوەنەر کە ئەتوانێت بە کوڵاویش و هەروەها بە کاڵیش بەکار بهێنێ، بەڵام بە کوڵاوی بەها خۆراکەکەی زۆر لەدەست ئەهات و ڕێژەی شەکرەکەی بەرزە بێتەوە و ڕێژەی سۆدیۆمەکەشی بەرزە بێتەوە و باشتر وایە کە بە شەربەت یاخود بە زەڵاتە بخورێت. ئەم شەربەتە کە دروستکراوە لە ئاوی چەوەنەر کە سوودێکی تەندروستی زۆری هەیە و ئەتوانێت بە تایبەتی بۆ وەرزشەوانەکان کە لیاقە و ستامینای لەشیان زۆر زۆر بەهێزەکە و هەروەها
ئەتوانێن ڕۆژی یەک پەرداخ بۆ 2 پەرداخ لەم شەربەتی چاوانەرە بخۆنەوە کە ماسوولکەکانیان پێی بەهێز بێت و ڕێژەیەکی زۆر لە ڤیتامین بیەکانی دەدایە کەوا ئەکات ئازاری ماسوولکە و جنگەکانیش کەم بکاتەوە و هەروەها بەهۆی بوری نایترێتەوە کە لە لەشدا دەگۆڕێ بۆ نایتریک ئۆکساید و هەروەها پۆتاسیۆمیشەوە وا لێ ئەکا کە بەرزی فشاری خوێن دابەزێنێت و نزمی بکاتەوە و هەروەها ئەتوانرێ ئەم چەوەنەرە ئاوەکەی کە کرا بە شەربەت لەگەڵ هەندێ سەوزەواتی تر و میوەهاتی ترا تێکەڵ بکرێ بۆی بەها خۆراکەکەی بەرز بێتەوە بۆ نمونە من لەم شەربەتەدا چووەم یەک سێوی سەوز و لەگەڵ گوێزەرێکا تێکەڵم کردووە کەوای لێ ئەکا ڤیتامین ئەیەکەی زیاتر بێت و بە تایبەتی بۆ چاو و بۆ بێهێزی چاو و سەوێشە زۆر باشە و هەروەها ئەتوانین جۆرە کارۆتێکی تریش هەیە گوێزەرێکی تریش هەیە کە ڕەنگەی تۆخە بە تایبەتی ئەگەر بتەوێت ڕەنگەکەی تۆختر بێ ئەتوانین لەباتی گوێزەرە زەردەکە ئەم گوێزەری تێ بکەی و هەروەها من چووەم ڕیشاڵەکانیشم فرێنیاوە چووم کردومە بە جۆرێک خواردن کە وەکو هین وایە وەکو حموز وایە کە ئەتوانرێت بخورێت بەڵام فایبەرەکەی ئەتوانی وەکو حموز بیخۆیت لەگەڵ ئەم سیلەریستیکە و هەروەها کاتێک کە زەڵاتەکە دروستەکەی ئەم زەڵاتەیە کە من دروستم کردووە لە چەوەنەر و لە پیاز و لە گوێزەر و هەروەها بۆی دەوڵەمەند دەبێ زەڵاتەکەمان چووم هەنێ چەوی تەندروستم تێ کردەوە وەکو زەیتونی ڕەش یاخود زەیتونی سەوز و هەروەها چیاسید تۆوی چیا و هەروەها گوڵە بەڕۆژە بێ یاخود فلاکسید بێ و هەروەها چیاسیدم پێوە کردووە کە ئەویش بەهایەکی خۆراکی ئەجگا بەرزی ئەیاتێ و لەگەڵیشە تۆ ئەتوانەی خۆت بیگۆڕی ئەتوانین دەنکی گوڵەبەڕۆژە ناوکی گوڵەبەڕۆژە و هەروەها فلاکسیدی تێکەڵکەی تێکەڵەیەکەی ئەم چەورێ باشانە وای لێ ئەەکەن کە زەڵاتەکە دەوڵەمەندتر بێ و وای لێکە هەستی تێریشی زیاتر باتێ زۆر گرنگە ئەو کەسانی کە کێشەی بورچیلیان هەیە لە جۆری ئۆگزلێت کە بتوانن کەمتر یاخود هەر نەیخۆن لەبەرەوەی مادەی ئۆگزلێتی زۆرتیا بەرزە و هەروەها هەندێک جاریش ئەبینرە لە میزەکە یاخود لە پێسایەکە ڕەنگەکە سووری تۆخە بێت بەڵام ئەمەش هیچ زیانێکی تەندروستی نییە و هەروەها لە شتێک لە گرنگەکانی تر کە لە ناو چەوەنەرا هەیە ئەویش بیتەلەینە ئەویش کە مادەیەکی زۆر باشە و بەهایەکی خۆراکی زۆر باشی هەیە ئەو ڕەنە سوورەشی یاوەتێ و هەروەها بەهۆی ئەوەی کە بە دژە ئۆکسانەکانی زۆر تایە هاوکردن کەمەکاتەوانی و خانە شەرپەنجەیەکانیش ئەپارێزێ لە ناوچوو خانە تەندروستەکان بە تەندروستی ئەهێڵێتەوە و هەروەها بەهۆی بوونی ڤیتامین B9 و کە پێی ئەوترێ فۆلیک ئەسید یاخود فۆلەیت کە ڤیتامینێکی زۆر گرنگە و لە بەتابەتی لە دروستکردنی DNA و هەروەها ئەو کەسانی کە سکپڕن بۆ مناڵەکانیان زۆر باشە کە شەربەت بخۆنەوە بەتابەتی شەربەتەکە ئەگەر ڕۆژی پەرداخێ بۆ 2 پەرداخی لێ بخورێتەوە بەڵام ئەو کەسانی کە فشاری خوێنیان نزمە باشتر وایە کە نەیخۆنەوە یان زۆر کەمی لێ بخۆنەوە لەبەرەوەی ڕێژەی فشاری خوێن زۆر دا ئەبەزێنێ هیوادارم توانی بێتم سوودێکی تەندروست بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بدێنم و حافیز ڕێزم هەیە بۆ هەموو لایەکتان. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو.